بەهۆی ناکۆکی بارزانی و حەلبوسی گورزێکی گەورە لە بەغدا بەرکوورد کەوت. ئەردۆغان لە ئیسرائیل تۆقیوە و لە ترسی نۆرە هاتنی خۆیان دەڵێت دژی ئەوەی هێرش بکرێتە سەر ئێران. عێراق هۆشداری بەهرێم دەدات و ڕێکاری جیاواز لە دەروازە سنووریەکان دەگرێتە بەر. دوێنێ پەرلەمانی عێراق دەنگیدا بە دانانی سوپا سالارێکی نوێی عەرەب بۆ سوپای عێراق لە کاتێکدا ئەم پۆستە پێشوو مافی کورد بووە، بەڵام بەهۆی ناکۆکی پارتی و یەکێتی لە یەکلانەکردنەوەی پۆستەکان و کێشەی نێوان پارتی و حەلبوسی کە بەهۆی دژایەتیکردنی محەممەد حەلبوسی بۆ پۆستی سەرۆکی پەرلەمان هەیبەت حەلبوسی کە لە حیزبەکەی تەقەدومە دەنگدانی بە کاندیدێکی عەرەب بۆ سوپا سالاری عێراق خستە ناو بەرنامەی کاری کۆبوونەوەی پەرلەمان. بەم شێوەیەش ئەو پۆستە گرنگە کە ڕۆڵێکی سەرەکی هەیە لە ناو سوپای عێراقدا لە کورد سەندرایەوە و بووە قوربانی ناکۆکی نێوان بارزانی و حەلبوسی کە لە ماوەی ڕابردوو هاوپەیمانی یەکتر بوون. بەپێی سەرچاوەکان پارتی داینابوو ئەو پۆستە جارێکی دیکە خۆی وەریگرێتەوە، بەڵام بەهۆی ئەو ناکۆکیەوە نەیتوانی. هاوکات محەممەد حەلبوسی لە دوایین لێدوانیدا ڕایگەیان ئەو مامەڵەی پارتی لەلایەن ئەوان بە ئاسانی تێناپەڕێت و لە داهات و دژایەتی زیاتری هەنگاوەکانی پارتی دەکەن. لە وەڵامی ئەگەری هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران ڕەجەب تەیب ئەردۆغان ڕایگەیان کە بە هیچ شێوەیەک پاڵپشتی لە هێرشی لەم شێوەیە ناکەن، وتیشی دژی ئەوەین ئەمریکا هێرش ئەنجام بدات چونکە ئەوە چارەسەری دۆخەکە ناکات. ئەو پەیامەی ئەردۆغان دوای ئەوە دێت کە سەرچاوەیەکی ناوخۆی تورکیا ترسێکی گەورەیان هەیە کە ئەگەر هێرش بکرێتە سەر ئێران دوجار سەڕای تورکیا دێت. هاوکات نەفتالی بێنێت سەرۆک وەزیرانی پێشووتری ئیسرائیل ڕایگەیان تورکیا ئێرانێکی نوێیە و هەوڵ دەدات سعودیا لە دژی ئێمە بەرەو لای خۆی ببات و بەرەیەکی سونەی دژمنکارانە دابمەزرێنێت کە پاکستانی ئەتۆمی لە خۆ بگرێت. ئەمەش ئاماژەیەکە کە تورکیا ترسێکی گەورەی لێنشتووە کە ئیسرائیل لە ڕێگەی ئەمریکاوە دەسەڵاتەکانی تورکیا لە قالب بدات و لە داهاتوودا ئەگەری هێرشی سەربازیش نەکاتە سەری لە ڕێگەی ئەمریکاوە گوشاری زۆری بخاتە سەر بۆ ئەوەی لاوازی بکات و چیتر نەتوانێت لە دەرەوەی سنوورەکانی خۆی هەڕەشا لەسەر ئیسرائیل و کورد و پێکاتەکانی دیکە دروست بکات. پەرلەمانتارێکی عێراق ڕایگەیان عێراق بەرەو ڕێخستنەوەیەکی گشتگیر بۆ بەڕێوەبردننی سنوورەکان و دەواازە گومرگیەکان هەنگاو دەنێت و دەڵێت ئامان زیادکردنی داهاتەکان و کامکردنەوەی سەرپێچیە دارایی و بازرگانیەکان و جێبەجێکردنی پێوەرە نێودەوڵەتیەکانە لە کارە گومرگیەکاندا. ئەوەش ئاشکرا دەکات لە ڕێگەی لیژنەیەکەوە پلانیانە داهاتی دەواازە سنووریەکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە ڕۆڵی بەرچاو بجێڕن لە زیادکردنی داهاتی نانەوتی وڵات. غەید شەباع پەرلەمانتاری عێراق لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەی سەباح ڕایگەیان پەرلەمان لیژنەیەکی نوێی بۆ دەواازە سنووریەکان دروست کردووە کە ئامانجی لیژنە نوێکە کۆنتڕۆڵکردنی دەواازە سنووریەکان و گەڕاندنەوەی داهاتەکانیانە بۆ خەزێنەی دەوڵەت، بەتایبەت کە پێشتر خەزێنە بە تەواوی پشتی بە داهاتی نەوت دەبەست و چاودێریەکی کاریگەر لەسەر دەواازەکان نەبوو.